لە حەلەبێ پێشڤە چۆنن لەشکری سووری بە پشتەوانیا فڕۆکên رووسی بەردەوامە. سەرۆکی هەڵبژارتیە ئەمریکا وەزیرê بەرگریە دەستنیشان دکە لێ ji بۆ پەسەندکردناوی guherîneka federal lazim e. û taqîkirinên DNA ragezê milletan destnîşan dike û Kurdan jî niha PTV bi theoriya nemaya ji bo naskirina rehên xwe. سلاوین گەرم و بخێر هاتن دەمەکدی کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن بەرنامەیەکی بەشی کوردی دەنجی ئەمریکایە و هەموو ڕۆژانێکی هەینی و سێشەموان لە کەناڵی NRT-ەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. رووسیا ئاد و بەڵێنەکەی خۆی دووپات کردەوە بۆ بەردەوامبوون لەسەر پشتیوانیکردنی بۆ هێزەکانی سووریا لە حەلەب تا شارەکە لە تیرۆریستان پاک دەکرێتەوە. زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. لشکری حکومت سووریا بردوام لسر پیشوچونان لروشالات حلب و پرانیا دورن لجر دستحالات سرهلدایان بو یکم جار لدم چندین سالان دکفت دست واندا. روسیا و بدریجاهی هاورکیا سووریا پشتوانی حکومت بشار الاسد دکت سوزدد بردوام به سر پیشگیری لشکری سووریا حتی حلب وکود بیجت ج تروریستان پاقش بکد. سیویل دویج موصله درکوین داج تروریستان بین آزاد کرن. لشکری سووریا به پشتوانی ما به همان کاران رادبن. بو آزادکردن حلب جی تروریستان دوی سیویل درکوین. هلبت اوه دوبرکیه تروریست سیویلان جی موصل یان جی حلب بکارتینن. ترکیه او حکومت سوریه به برپسیار جه کشتنا 600,000 سوریان دبیند هلویست خو هم بر جما بشار الاسد نگهارتیه لیدزانت آگر بست در فتکا گرینگه با اپوزیسیون او پشتوانیه لیدکد. Bizim Sayın Cumhurbaşkanı. Divê agirbez li teva Sûriya çê bibît û bi taybet alîkariyên mirovanî bigehne Helebê. Em hevrane diger Rûsya derbarê çareseriya siyasî û em bawer dikin karê me dê aştî û tenahiyê bû Sûriya berhev biket. کار به دست نتوین اگرتی بانگا همو آلیان خودان باندور لسوریه دکت سویلان بپارێزن و ڕێ بدنە ئالیکاریان بگەهنە حەلەبێ ji berî rojhalata bajarê bibte goreka bi komal. Nûnerê taybetiye netewên egertê Stîfen de Mistura di gotarekê da li berdem civata ewlekariyê da zanîn zor caran opozisyona Sûriyê rêgirî li derkeftina sivîlan diket. Bi dehan hezaran sivîl هشتا لدورن اپوزیسیون لجرگفن کشتنی دان. راپورتن باوردکری دبیجن هند گروپن اپوزیسیونی رگری لسویلان دکن جی حلبه درکون. پیشوچون لشکر حکومت و زیدبونا قربانیان سویلان بسیاره که دین تپش اره اول نشانه بو بداوی هاتنا شر نافخوی 6 سالان لسوریه. جه دستان به تکرای روشالاتی حلب هلبت نشانه با دستپیکا به دو ماهک هاتنا شر ناوخوی سوریا. دگل چندین گرن دانستاندنان دگل حکومت سوریه به چاودێریya civata nêfnetewî herdem ew danostandine bê encam bûn û digel ji dezdana Helebê wa pê diçit danostandin zehmettir bin. Xalid Fettah, Dengê Amerîka. Spêdeya îrohînî agir berbû Suqil Hemîdiye bazarê dîrokî yê Şamê. Bi dûriya 10 kilometran dukala reş û pêtên agirî hatin dîtin ji bazar bilind dibûn. Gelek ji avahiyên vî bazarî ji darîna û kolanên wê yên teng jî rêgirin li pêş tîmên agirvemirandinê. Hêşta nexuyaya ka sedemê agir çi bû? Li 23 meha Nîsanê jî agir ber bibû bazarê bi zûriya nêvbera Kelha dîrokî û Suqil Hemîdiye û bibû egera ziyaneka mezin ya milk û samanê xelkê. Rewşa siyasiya Herêma Kurdistana Iraqê û bi taybet destpêşxeriya Serokê Herêmê Mesûd Barzanî ji bo danûstandinan digel layanên siyasî ji bo çareserkirina krîzên herêmê naverokê beşekê hevpeyvîna mabû digel Wezîrê Çandinê yê Herêmê Abdûsettar Mecîd. Birêz Mecîd endamê Komalê İslamî ye. Ew hengawey biraderlanî partî lem helû merz û qonaqe de bi hengawekî başî dizanim bi taybet bo ئاساییکردنەوەی پەیوەندەکانی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چکم پێم وایە تا ئاشتبوونەوە نەکرێ پەیوەندەکان ئاسایی نەکرێنەوە ناتوانین قەیرانەکانی چارەسەر بکەین بە تایبەتی قەیرانی سیاسی و قەیرانی یاسایی کە ئێستا لە پەقستنی پەرلەمان خۆی دەبینێتەوە ئەوەی کە دەڵێن ئێمە دەمانێت بە هەموو لایەک پرۆژەیەک بۆ چاکسازی و بۆ چاکردنی ئەم باردوخێنی کوردستان ئامادە بکەین. ئێوە پرۆژتان هەیە؟
ئێمە لە کاتی خۆیدا پرۆژەمان بووە ئەوە ئێستاش پرۆژەکەیمە زۆر سادەیە ینی هەرچەند لە کاتی کۆبوونەوەکان ئێمە قسەی خۆمان دەکەین ئێمە پێمان وایە ینی هەنگاوی یەکەم بەگە بیویستێ بەڕاستی وەزەکەی ئاسایی بکرێتەوە هەنگاوی یەکەم ئەوەیە کە پەرلەمان کارا بکرێتەوە بۆ ئەو وەزیرانی برادەرانی گۆڕان بگەڕێنەوە سەر کارەکانیان دوای ئەوە دەکرێمە بین لەسەر کێشەکانی تریش کە پرسی سەرۆکایەتی هەرێمە پرسی یاسە سەرۆکایەتی هەرێمە لە پرسی سەرۆکایەتی هەرێم لە کۆبوونەوەی پێنج قۆڵی هەر پێنجدانەکەی کە لە 19 ئاب کرا ئێمە لەگەڵ ئەوە بین کە ڕێک بکەوین ینی بەڵام ئەو بردەکاری زۆری تێدا هەیە بەڵام حەقیقەت بەڵام ئەمە سەری نەگرت بەڵێ سەرۆکی هەرێم پێشەند ڕۆژێکە لە ڕاگەیەندا گوتی لە وتوێکێکدا لەگەڵ BBC وابزانم گوتی من ئامادەم دەستبەرداری پۆستەکەی خۆم ببم بەڵام لایەنەکان ڕێک بکەون لەسەر کەسێک جگای من بکرێت بۆ کەسێک نییە بۆ کەسێک لایەنەکان ڕێک ناکەون لەسەر کەسێک خۆیان پەیامەی بەڕێز کاک مەسعود بارزانی پەیامێکی باش بوو دەتوانم بڵێم زۆر لەو ئالۆزی و ئەو پشێوەیە کە لە پەیامەکەی پێشووتری دروست بوو ئەم وەزعی چەق بەستۆی کە ئێستا تێکەوتوین دەتوان بڵێم تۆزێک هێوری کردوەوە ئارامی کردو دەکرێت ئێستا گفتوگۆ بکرێت بۆ چاکردنی ئەم وەزعی هەرێمی کوردستان بۆ کۆمەڵ بۆ نمونە ناڵێ ئەمە یەکی خۆمان هەیە کەس ئامادەیە ینی کاک دەخیل سەرۆکی هەرێم ئاوا دیاری ناکرێت چونکە ئەوە پێشنیازەکەیە یەکێک بدۆزنەوە لە باڕێکەوە لەسەر سەرۆکی هەرێم تەبانیاوەتە دەبێت کە ئێستا ئێشتا لەسەر ئەوەی ڕێک نەکەوتین یا دەبێت لە پەرلەمان ئەمە دەنگی پێ بدرێت کە تا ئێستا ڕێک نەکەوتین لەسەرەوەی و تا ئێستا پەرلەمان کارە نەبووتەوە پەچی کەوتووە تەبان دوو یا دەبێت مەسەن لە نێو خەڵکو جەماوەر دەنگی پێ بدرێت ئێمە ئێستا لەسەر ئەم پرسە ڕێک نەکەوتوین سەرۆکی هەرێم دیاری دەکرێت کەواتە ڕاگەاندنی سەرۆکی هەرێم هەر قسەیە بۆ قسە و ئەمە نانم قسەیە عینی ئەوە کە کاک مەسعود ئەمە دەخاتە ڕووکە ئەو ئامانج و مەبەستی ئەوە نیە کە تەنها دەبێت ئەو سەرۆکی هەرێم بێ کە ئەمە دەخاتە بەردەستی ئەو خەڵکی ئەمە بخۆی هەنگاوێکی گەورە و گرینگە کاکام ستار کشانەوە لە حکوومەت بابەتێک بووە کە زۆر باسکراوە لایەنەکان گۆڕان باسی کردووە هەڵبەتە وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت دەرچوون لایەنەکان دیکەیەکیتیە یەکگرتووی ئیسلامیە کۆمەڵ باسی ئەوەی کردو هەندێک ئەندامانی پەرلەمان لە کۆمەڵ لە پەرلەماندا باسی ئەویان کردو کە لە حکوومەتەکە بکشێنەوە هەر کاتێک کۆمەڵی ئیسلامی بە بەرژەوەندی بزانێ و پێی وابێ ئامانجەکانی و داواکاریەکانی خەڵکو و جەماوەری ناڕازی کە ئێستا زۆر بووە دێتە دی بۆ کە کۆمەڵی ئیسلامی لە حکومەت بکشێتەوە ئەمە دڵنیای جەنابەت دەکەم و هەموو لایەکیش وەکو درێنانی مووە لە ماست ئەوەیە کە جاران ببوورە کە هەندێک لایەن باسی کشانەوە دەکەن بۆ ئەوەی چارەسەریەک بکری یان بۆ ئەوەی هەنگاوێک بۆ چارەسەری پێم وایە لایەنەکان ئەگەر بیان زانی بایە بە کۆمەڵی ئیسلامیشەوە چارەسەر لە هاتنەدەرە لە حکومەت پێم وایە بڕیارە دەکە لە حکومەت بکشێنەوە پێشتر ڕۆژێک مەلایەک لە هەرێمی کوردستان لە هەولێر کوژرا و چەند کێشەی تریش ڕۆژ دەمەنووسان وانە دەکوژێن بە تایبەت کوشتنی مەلا هوشیار ئەوە پەیامێک بووە بۆ ئێوە یان هەر کوشتنێکی وا ئاسایی بوو خۆی ئەمە بەڕاستی ئاماژەیەکی ترسناک و خراپە لە هەرێمی کوردستان ڕوودەدا کوشتنی ڕۆژنامە نووس کوشتنی مامۆستایەکی ئاینی و گرتنی چەند کادیرێکی کۆمەڵی ئیسلامی پێمە ئێستا زوو کادیرمانەوە هێندێک خەڵکی کەشمان گیراوە بە ناحەق بەڕاستی ئەمانە هەمووی لە چندری گیراون لە هەودە گیراون لە لای چی لە لای ئاسایشی سەر بە پارتیە نەک حکوومەت خۆی ینی ئاسایش حکوومەتە ینی دەستگایکە حکوومەتە و جەنابەت وەزیر لە حکوومەت وایە بەڵام خۆی کەس ناتوانێت بیشارێتەوە ئەوەی کە لە زۆنی سەوزە کارمەندەکانی بەڕێوەبەرەکانی مەگەر تاکوتەرە دەن هەمووی برادران یەکێتین ئەوەی زۆنی زەردیشە بەڕاستی زۆر وازە حڕونە تەبان مەگەر تاکوتەرە کەسێکی تێدا بێت تەمەن لایەنش کە بێ یا کەسێکی بێلایەن بێ دەن هەمووی پارتیە ئازانەوە بەشێکی وتوێژ بوو لە ماڵپەڕەکەماندا درێژەی هەیە بەدەیان لە خێزانە عەرەبەکانی گوندێکی نێزیک مووسڵ گەڕاونەتەوە ماڵە وێرانبووەکانیان و بەرەو ڕووی سەختی نەبوونی پێداویستە سەرەتاییەکانی ژیان بوونەتەوە
گوندی ناوەڕان کە دەکەوێتە نێزیکەی 16 کیلۆمەتری باکووری خۆراڵاتی مووسڵ زوویەکی مانگی 11 لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە لە دەست ملیتانەکانی داعش ئازاد کرا و ڕۆژی پێنجشەمەش دانیشتوانی گوندەکە گەڕانەوە سەر ماڵە وێرانبووەکانیان و نیگرانیان لە ڕەوشی ناوچەکە دەربڕی. دوێنێ گەڕینەوە گوندەکەمان بینیمان زیان بە ماڵەکەمان گەیشتووە و ڕووخاوە داوا لە حکومت دەکەین ئەو زیانانەی کە خزمەتگوزاری و ئاو و کارەبا پێیگەشتووە بۆمان چاک بکەنەوە. سەرڕای نەبوونی خزمەتگوزاریەکان خەڵکەکە خەریکی ئاوادانکردنەوە و داوا دەکەن یارمەتی بدرێن. یەک لەوانەی گەڕاونەتەوە دەڵێت کۆسپی زۆرمان لە بەردەمدایە. والله المعوقات تعرف انت منطقه عسكريه کێشەکان ئەوەن کە ناوچەیەکی سەربازیە زیان بە خزمەتگوزاری ئەو کارەبا گەیشتووە خۆت دەزانیت لێرە شەڕی تێدا بووە پێداویستەکانی وەک خۆراک کەمە. ئەوەی کە سەختی بۆ دانیشتوانی گوندەکە ساز کردووە ئەوەیە کە کەلوپەلی پێویست بۆ سازکردنەوەی ناوچەکە لە بەردەستدانیە. نەواف مححمود دەڵێت ئێمە ناتوانین بچینە دەرەوەی نێو گرژ و جیاکان چونکە تەقەمەنی تێدایە و چەند ڕۆژێک لەمەوبەر تیمی پوچەلکردنەوەی تەقەمەنی گوتیان دان بە خۆتان بەگرن تا ئەو تەقەمەنیانە هەڵدەگرینەوە. ئێمە گەڕینەوە نێو گوندەکەمان و تیمی هەڵگرتنەوەی مینمان لەگەڵدا بوو. ئەوەی توانرا هەڵگیرانەوە و ئەوەی دیکەشیان تەقاندەوە. 2 ساڵی شەڕی نێوان داعش و هێزە کوردیەکان زۆربەی ناوچەکەی وێران کردووە و بۆمبە نەتەقێنراوەکان هەرمەترسین بۆ دەرەوەی گوندەکە و پۆستەری هۆشداریش لەسەر زۆر لە خانوبەرەکاندا هەیە و خزمەتگوزاریە سەرەتاییەکان هێشتاش دابین نەکراون و خۆراک کەمە و بێکاریش باڵی بەسەر دانیشتوانی گوندی ناوەڕان داگرتووە کە نێزیکەی 2 ساڵە ئاوارە بوونە. پارتیا تەفگەرە نیشتیمانیە ترکیە MHP دیگەل پارتیا دەسەڵاتدار ئاک پارتی ڕێکەتنە لەسەر سیستەمی سەرۆکاتیە ڕێبەرین هەردوو پارتیان وێ بەرنەویسە دەستوری ئامادە بکن و بدن هەفتیابێ بدن پەرلەمان ئەو پێتر دەسەڵاتێ ددا سەرۆک ڕەجەب تایب ئەردوگان. ve demek derece gurtuna kanuna bingehîn û avakîna sîstema serokatiyê babetên serekên di rojeva Tirkiyeyê. Partiya AKP û ya Netewperest MHP ve çendîn hefteyê bi hev re hevdîtinan pêktînin li ser va babetan. Serokvezîrê Tirkiye Binali Yıldırım û serokê Partiya MHP Devlet Bahçeli li koçka Çankaya hatin bahev û li ser kanuna bingehîn û sîstema serokatiyê danûstandin kirin û pirsên çapemenî bersivandin. Serokvezîr Yıldırım dibêje pêşniyara guhurtina van her du babetan yê demek nêz dibe Parlamena Tirkiye. Milliyetçi Hareket Partisi ile birlikte دانستاندن دیگل MHP را هاتیه آستک باش. درباره قانون بنگهین و سیستم سرکاتیه ده ام گهشین داویا پیواجویه. به اذن خود هفتیا بیت ام پیشنیارا گورین قانون بنگهین بینین پارلمان ترکیه. و demek derece rewşek awarte li Tirkiye heye û kiryarê li Tirkiye qewme bi taybetî bûye sedema xemgîniyê di seranserê cîhanê de. Serokvezîr Binali Yıldırım dibêje sedema guhurtina kanûna bingehîn avakirina rewşa arama li Tirkiye. Yapılacak değişikliklerin asıl amacı آرمان جوان گوهرتنا آواگیرنا روشک آرامه. دوان گورینا دا سروک دولتی دکاره به سروک پارتی جی. د قانون نهادا پیوندین سروک کمار به پارتی رات قطاندن. اما د قانون بنگهین آنوده و یکی بگورین. ده هلبجارتنا یکی مجدارده پارتی AKP 318 parlamenter qazanç kiri bû û ji bo guhurtina kanûna bingehîn 330 parlamenter pêwestin. Partiya MHP de hilbijartinê de 41 parlamenter qazanç kirî bû. Jimara parlamenterên her du partiya bi hev re 357 û ev jimar ji bo pêşniyara guhurtina kanûna bingehîn bese. Serokê Partiya MHP Devlet Bahçeli ji çapemeniyê re got çendîn tişt hene ku em hîn nîqaşê ser dikin. Lê belê pêşniyara guhurtina kanûna bingehîn yê demek nêz dibe parlamentoya Tirkiye. Milliyetçi Hareket Partisi Partiya MHP û ya AKP ev demek dirêje hevdîtinan li servan kanûnan pêktînin. Gelek pêşveçûn van hevdîtinan da çêbûne û min bawer e demek nêzik da di ev pêşniyar bigehin komisyona guherîna kanûna bingehîn. Eger guhurtina kanûna bingehîn bi serfirazî ji parlamentoyê derbas bibe, wî demê ev guhurtin yê wek paketek referandumê biçe pêşiya xelkên Tirkiye û biryara dawiyê ji ew ê bidin. û dema ev kanûn bi fermî bê qebûlkirin wî demî Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan yê bibe serokê Tirkiyeyê yekemîn û yê bibe xwediyê desthiladariyek berfireh. Ara Macar, Dengê Amerîka. هیلاری کلینتنی دیموکرات نابێتە سەرۆکی داهاتووی ئەمریکا بەڵام بەردەوامە لە بەرفراوانکردنی دەستەباڵایی دەنجی گشتی بەسەر سەرۆکی هەڵبژێردراو دۆناڵد ترامپ لە دوا ژماری دەنگەکان. ڕۆژی پێنجشەممە دەستەباڵایی کلینتن لە تێکرای دەنگەکان زیادی کرد بۆ 2.5 میلیۆن. ترامپ
ترامپی کۆماری بە پێی ئەلکترۆل کالج هەڵبژاردنەکەی بردەوە کە سیستەمێکی ئەمریکایە کەەوە دەرەنجامەکانی هەر یەک لە 50 ویلایەتەکان و واشنگتن دیسی براوەکە دیاری دەکەن نەک کۆی ژمارەی دەنگەکانی وڵاتەکە. و سەرۆکی هەڵبژارتی ئەمریکا دۆنالد ترامپ ژەنەراڵێکی مارینسیە ئەمریکی جیمس مەتس ji bo wezîrê بەڕەوانی دەستنیشان کرد lê ji bo pesendkirina wî guherîneka qanûna federalî lazim e. Trump destnîşankirina wî ragihand lê demê girseyekê li Cincinnati wilayeta Ohio. Mets yê 66 salî qomendarê hêzên marînsiyên Emerîkî bû di şerên Efganistan û Iraqê da. Li gorayê qanûna federalî divêtin wezîrê bervaniyê bi kêmî 7 salan ji xizmeta leşkerî derketibe. Lê Jeneral Mets li sala 2013 xanenişîn bûye. Wê guhertina wî qomendariya hêzên hevpişkên Emerîkî û yên NATO jî kiribû. Rastexwa digel me li nêzî Kongresê Şahid Elewî kake Şahid bo Trump kesek bo postî wezîrî bergirî destnîşan dike eger yasayê federalî rêgay pê neda. پێم وابێت ئەبێت هەڵبژاردننی جیمس ماتس بۆ ئەو پۆستە بگەڕێنەوە بۆ دودانە هۆکاری معلومیکەکەەوە کە جیمس ماتس وەک ژنەراڵێکە لە 50 ساڵی ڕابردوودا ژنراڵی ئاوە پایەبەرزمان نەبووە کە پێشنیار بکرێت بۆ پستێکی حکوومەتی لە ئەمریکادا وەک دشمنی ژمارەیەکی ئێران دەناسرێت. جیمس ماتس دەڵێ ئێران لە داعش خراپترە بۆ ئەمریکا و بەرژەوەندەکانی لە دنیادا. لەگەڵ ئەوە ئەو ڕوانگە نزیکەی جیمس ماتس بە ترامپ ئەوە یەکەمە هۆی دومیشەوەیە کە ئێمە دەزانین ترامپ بەگشتی زۆر کاری بەو ڕۆڵ و یاسا و قاعدانە نییە کە وەک سیاست لە دیسی پێشتر کراوە. پێشنیارکردنی ئەوە مانایە کە من ئەوم گەرەکە و کۆنگرس مەجبور دەوێت بە زانستی من کە یاساکە بگۆڕێ و جیمس ماتس لە کۆتایی دەبێتە وەزیری بەرگری ئەمریکا. شاهد بیل کلینتن سەرۆکی ئەمریکای ئەوسا لە 1996 گەمارۆی لەسەر ئێران پەسەند کرد کە ماوەکەی 10 ساڵ بوو. لە 2006 دووبارە کرایەوە ئەنی درێژ کرایەوە بۆ 10 ساڵی دیکە. ئەم ساڵیش کە 2016 ئەنجومەنی نوێنەران و سنەت بە تێکرای دەنگ نێزیکەی بە تێکرای دەنگ ئەمەیان پەسەند کرد. ئایا پێ وایە سەرۆک ئۆبامە پەسەندی بکات ئەگەر پەسەندی نەکات چی ئەبێت؟ ئەم یاسانوەیە کە وەک یاسایی با بڵێن تازەکردنەوەی یاساکەی گەمارۆسە لەسەر ئێرانە ئەبێ بزانین کە بەگشتی لە مەجلیسی ئەمریکا تەنها بە یەک ڕێی مخالفەوە پەسەندکە و لە سینایشە بە هەموو دەنگەوە 99 سناتۆر دەنگیان پێداوە مانای ئەوەیە کە ئۆباما چه حەز بکات چه حەزنەکان ناتوانێت ڤیتۆی بکە. تەنیا ئەوەی هەیە کە ئەگەر ئۆباما ئەم یاسایە واژۆ نەکات ناچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام دەزانین کە مانگێکی تر دەسەڵاتێت دەست ترامپ و بە تاکید ترامپ واژۆی دەکات. واژۆکردنی ئەم یاسای مانای ئەوەیە کە شەریکە غەیرە ئەمریکایەکان ناتوانن زیاتر لە 20 میلیۆن دلار لە ساڵدا لە ئێراندا سەرمایه‌گوزاری بکەن. شاید لە نێزیک کۆنگرێس زۆر سپاس. سپاسان. کەمێک پاش ئەوەی دۆناڵد ترامپ بە سەرۆک هەڵبژێردرا شارەزایان کەوتنە لێکۆڵنەوەیەکی ورد لەسەر 20 پرۆژە کە ترامپ دەڵێت لە دەرەوەی ئەمریکا هەیەتی. ئەمەش گومانی بەرپا کردووە بۆیە ترامپ گوتی بە تەمای ڕاگەیاندنی پلانێکە لە درنگانێکی ئەم مانگە بۆ خۆ دوورخستنەوە لەو کارداریانە. پرانیا ئەمریکیان ئەرێ دکن کو بەرێ سەرۆکێکی هەڵبژارتی وەک دۆناڵد ترامپ نەهاتیە. کەس نزانێت چ قەیسە پەرێمە هەنە. لێمە هەن نیشان هەنە لە دۆر وان فۆرمێندارایی تەواهیە 104 روپەلێن وان. کاندیدên سەرۆکاتیە divê wan diyar bikin di dema hilmetan de. Lê valahiyeke biçûk dê yasayê de rê dide serokê hilbijartî ku taksên xwetta sala 2018 çêneke. Bêçêkirina taksan ku Trump ew diyar nekirine, hemî agahî di çarçeweyeke giştî de dimînin li gor endamê berê civata Komisyona Federaliya Hilbijartinan Ken Gross. Rastî tiştekî baş di destê medanîne li dûrveyekê. Berjewendiyên Trump jê Komara Dominikan dest pê dikin ta Hindistan û Endonêsya û ji wan dûrtir jî. Ev ne kêşeyeke ji bo karsazekî serkeftî, lê tevlî heve ji bo serokekî hilbijartî li gor Ken Gross. Di avakirina van avahiyan da wî renge pêwîstî pirêdanê hebe ji bo avahiyên baştir û mezintir. Niha em behsa tevlheviya li gel hikûmetê dikin. Trump di tweetekê de got ew zarokên xwe dê di 15 mehê de hin planan ragihînin li dor dûrketina bi temamî ji operasyonên karê taybet.
جیمز ثوربر جه زانینگها امریکی دویجه اف یک نبسه. اگر از ماما منی به تمامی سروککی جی به جی کار و دسته کاری وبرن یا جدا دست نشان بکره بگو اندام مالباته کار و ریخستن ترامپ بری و ببین لسرانسری جهانی. ریخستنا ترامپ دویجه او پلان دیگه 3 هتل چینی آواکه. ده دمکی دا که بنگه ها ریخستن یا هری مزن لنیویورک ده هن بشین خود پشتگیری دارایی یا بانک حکومت چینی وردگره. رابرت دیلی پیمانگه ها کسنجر لدور چینی بری و دبه. اوه ولات که دکاره زور امریکا ببه که ولات دستلاداری لسر زمینه. هن شیرو کار ده پرسن گلو ترامپی کارساز آن ترامپی سروک دیلی گل چینی گفتگوان بکه. لگورسکات ایمی یه پروژه چاودیری حکومتی. دوی ام پشراز بکن که هر رکفتنه که بازرگانی سیاست در و او هر تشتی که امبریاری بدین لسر آستا ناف نتویی چکو مانته دانه بن. چاو از چینه حزناکم او گلک پرددن ما. دستور امریکا دبیجه بر پرسن حکومت نکارن پریانج حکومت بیانی ورگرن. سیناتور مریلند بین کاردن دبیجه ترامپ دویه که بمپی بکه اگر خو به تمامی دور نخج ریخستنین خو. دقیقت نکاره به رایا گشتی رازی بکه که تچه برجواندین تایبت نینن لگل پروژه انتین بازرگانی. افجارای کمه دی کوشکا سپی ببه مالا کارسازکی لگل امپراتوریه که بازرگانی آمزن. دی دمکه در رنگ دجواری هبن هند بیجن بنگه ها کارسازی ترامپ وکسروک دی باش بجبو امریکا. کۆشتی سپی دەم و دەست پێشنیارێکی سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکای ڕەت کردەوە کەوا دەڵێت خۆپیشاندەرانی کاڵای ئەمریکا دەسووتێنن دەبێت سزا بدرێن وەک لە دەستدانی هاوڵاتی بوونی یانیش ساڵێک زیندانی کردن. شانی ئاماژە پێکردنە کە دادگای باڵای ئەمریکا لە ساڵی 1989 بڕیاریدا کەوا ئاڵا سووتاندن لە دەستوردا وەک بەشێک لە ئازادی ئاخاوتنە. شاوتاندنا آلای امریکی بویا نشانکان رازی بونا خلکی برانبر شرم به پشتوانی آنجی مشتمرن سر ریبازن امریکی. لگلکس شاوتاندنا آلای وک بیرز یک مزن برانبر سیمبولا نتوایی دبینه. پیفدار کوشکا سپی جاش ارنست لروجاس شنبه گود ماف گل امریکای دربرین هیا کو به هر شوایه کی دیار بکن او ماف دستور دا پاراستیه. همان آزادین اولی ین آخافتن رونجموانی همی دستور دهاتن پاراستن و هجای پاراستنه نه. ارنز دبیجه دوید اف مافا بهم پاراستن حتی اگر امدگلوان رایا داجی نبین. گلک امریکی پرانیا گل امریکا و از یک جوانم که شوتاندن آله وک بیریزیه که مزن دبینن لی ام همی وک گل ولات بر پرسن که مافین دستور دا بین پاراستن. دم و دست دیار نبود چما ترامپ لسر تو راجواکی تویتر نویسی که او آلای امریکا شوتینه دوید بهت سزا کرن. از باورناکم سزادانا کسین آلای دشاوتینن دی آلی کار بد دانوستاندنن درباره هلبجارتنن سروکاتی و رایا گشتی دا. لیرس هر وها دده برپرسان بکار آنینا ترامپ آ تویتر جبو راگهاندنا نیرینن خواه دور سیاستن گرنگ. یا راست تویتر تشتکی جعالی کسی نوگهای و تیب کار آنین. یا درست او نابا او جعالی سروکی هلبجارتی یان هر برفرسکی سیاسی و بهد کار اینان یک و دخوازه دیتن و رامانن خواه بو خلکی دیار بکه. ده دهان سالن بوریدا چندین سیاست وانان دنافوان دا هیلاری کلینتون جی حول دا شاوتاندن آلای قدغه بکن لهش سرکفتی نبینه. یک ji postên giringên ku serokê dehatî Amerîkawê dest nîşan bike nûnerê Amerîka li netewên girtî. Balyozê Amerîkiya niha li netewên girtî Samantha Power diplomat û nivîskara li 2013 ew post wergirtibû. Gelo ew çendê karîger bû? Em vê raportê bibînin. کوریا باکور جی سالا 2016 ده کتیه بین سیزین نتوین یک بوی جبر چالاکین وی یه ناوکی اوچه کرنا مشکین بالستی یک کوریا باکور بریارو سیزه بین پیکر و خبات و چالاکین خو بردوام کر بالیوز امریکا ده نتوین یک بوی ده سامانتا پاور جدنگ امریکا را گوت گو اف سیزین نو و این خالین والامایی داگره لیر که حریم زن لسر ملی چینیه دانه را سرکی جی کوریا باکور. از هزدکم کوچین هر دو راهنان ناوکی دوی سال دادیتن وکو گفه لسر اولهیا هرمه او دبینن کو امریکا، کوریا باشور و ژاپن بر پرسن و دوی او گاوکی باویژن جبو پارستنا دوره و کارودان راهنان ماین لشکری لسر کوریا باکور. از هزدکم کو او براستی دخوازن چکن ناوکی به آویتن جنیو گراوا کوری.
د سردما گو پاور نونرا نتوین یک بوی بود درخستنا ناو نتوی ده جبو چاره سرکرنا شر سوریه و هول ددا بو درست کرنا دورکه اوله لروجلاتی حلبی لرجیما سوری او قبول نکر و نهاجی شر وان دورادکه. Air attacks by the Syrian regime اویری شناسمانی رژیم سوری به آلیکاریا روسیا و دوجدان وان ولاتا دا بمینه د دیروک دا بمینه و خلک وان جنف شکی تا نف شکی لسر و بپیون به تایبت تشتکو سروک سوریا بشار و روسیا پوتین به ولات وان کریه. پاور گوت و تندوتجیا لسوریه تنه به گفتگوین آشتیانه بداوی ببه. او دکارن دورن نیشانکری زفت بکن مینا روجهلات حلبه و توانن هوانه لدیجی مروواهی بکن و شر بداوی نابه. اگر خلکن دل بجوکی راهشتنا چکان هبن و روش بروش زیده ببن و چوا شر بداوی ببه. هر وهاجی پاور بشداری خبات نتوین یک بوی دبه جبو بداوی کرنا تندوتجیا نجادی لسودانا باشور. ام هاندان لأندام انجمن اولهی دکن جبو قدخ کرنا چکان بکیمانی لسر خبات حکومت سودان باشور یا کو سیستما چکداری نقاندیه لشونا دانا خارن جگل خورا. و دما پاور بداوی ببه وکو بالیوزا امریکا دنتوین یک بوی ده دی پیشیا سالاتی ده پشتیهاتنا کوماریان لسر دستلاتا امریکا. تاقیکردنەوەی DNA کارێکی سادە و بەلەزە بۆ دۆزینەوەیەکی سیر لەبارەی ڕیشەکانی نەژادیەوە و بەو جۆرە تاقیکردنەوەیە دەتوانیت هاوشەوەی خۆت و خزم و کەسەکانت بدۆزیتەوە. جا بۆ زانیاری زیاتر ژیار محەممەد پەیامنێری بەشی کوردی دەنجی ئەمریکا لە سلەیمانی چاوپێکەوتنێکی لەگەڵ دکتۆر فەرهاد بەرزنجی شارەزای DNA لە نەخۆشخانەی هەرێم سازداوە. کورد ئەو نەتەوەیەیە کە لە ناوجەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە و هەوڵ دەدات زمان و کللتور و فەرهەنگ و ڕەچەڵەکی خۆی بپارێزێت. سەرچاو مێژوویەکان پێمان دەڵێن کورد لە گەلانی چیای زاگرۆس پێکاتوە، بەڵام زانستی DNA کە ئەمڕۆ گەشتۆتە ئەو ئاستەی دەتوانێت ڕەچەڵەکی مرۆڤەکان دەستنیشان بکات ئەو چیمان پێدەڵێت. بۆ ئەو مەبەستا ڕۆمان کردە سەنتەری مایکرۆجینە نەخۆشخانەی هەرێم لە شاری سلەیمانی. دکتۆر فەرهاد بەرزنجی بەڕێوەبەری سەنتەرەکە و شارەزای بواری DNA دەڵێت بە حکمی ناوچەکە کە ڕێگای هاتوچۆ و هەروەها گۆڕەپانی ژمارەیەکی بێشماری شەڕ بووە خەڵکێکی زۆر تێکەڵ بە کورد بوون. مجتمعی کوردی تێکەڵاویەکی زۆری هەیە. من تعبیری وای لێکەم ئەڵێن ئێمە مجتمعێکی مۆزاییکین. مۆزاییکین کە تێکەڵین لە شەرقیش و لە غەربیش. تێکەڵاوبوونی نەتەوەکانی دیکە بە کورد و بە تایبەت ئەوانەی دەوروبەر ئایا کاری دۆزینەوەی ڕەچەڵەکی ڕەسەنی کوردی ئاڵۆستر نەکردووە؟ بەتاکید ئاڵۆسترەکات چونکەم ئێمە ناتوانین بڵێن کورد لە یەک باوکو دایکەوە هاتووە. لەوانەیە وەکو شعبی بڵین ئەمریکی بڵێ ئەسلی ئەمریکی کە نیتیڤ ئەمریکانی پێڵەن وەکو ئەوانە نەبێت یاخۆت وەکو ئەسکیمۆکان نەبێت یاخۆت وەکو جنوبی شەرقی ئاسیا نەبێت کە ئەوان تۆزێ هۆمۆجینایزن ینی بڵین تۆزێ نزیکترن لە یەکەوە ئێمە زیاتر تێکەڵین. دکتۆر فەرهاد ئاماژە بۆ دوو خەسڵەتی سەرنجڕاکێش لەبارەی نەتەوەی کورد دەکات. دەڵێت توێژینەوەکانی هەتا ئێستا کراون گەشتونەتە ئەم ئەنجامە بەڵام مەرج نییە هەموو کورد بگرێتەوە. ئەوە پیشانەداتکەوە کورد و جوولەکە و ئەرمەنی نزیکترن لە یەکەوە وەک لەوەی کەوا کورد و یاخود جوولەکە و عەرەب یاخود کورد و عەرەب نزیکتر بێت. سەبارەت بە پەیوەندی نەتەوەیی کورد لەگەڵ ئەوروپیەکانیش دەڵێت لەدایکەوە زیاتر ئێمە ئەگەڕێینەوە بۆ کۆمەڵگایەکی ئەوروپی ینی دایکمان ئەوروپیە دایکی ڕەچەڵەکی کورد تاکو ئەم ساتە وەختەی کە من و تۆ قسە ئەەکەین. لە باوکیشەوە ئەگەڕێتەوە بۆ ئاسیا بە پێی ئەو هێنا بڵین ئەو ڕەچەڵەکە بۆ ماوەیانەی کەوا دیراسە کراوە تاکو ئێستا ئایا چەنێ ئەمە هەموو کورد ئەگرێتەوە یاخود هەموو کورد ناگرێتەوە یاخود بەس بەشێک لە کورد ئەگرێتەوە ئەوە ئەبێ زیاتر هێن بکرێت توێژینەوەی لەسەر بکرێت. بەڵام ئەم توێژینەوەی چۆن پێویستە بکرێت بۆ نەتەوەیەکی 30 میلیۆن کەسی کە بەنێو 4 وڵات دابەش بوون. ئەبێم عشرەت بە عشرەت منطقە بە منطقە وەربگرین نەک بڵێن هەر کورد و کوردی کرمانجی یا کوردی سۆرانی. توێژینەوەیەکی لەم جۆرە کە پێویستی بە تاقیکردنەوەی DNA هەزاران کەسە تەنها لە توانای حکوومەت و ناوەندە زانستی جیهانیەکانە هەر کاتێک ئەنجام درا ئەوە ئەم زانستە دەتوانێت وەڵامێکمان لەسەر ڕەچەڵێکی کورد پێ بڵێت. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.
بهيفيا دمن خوش رجع سيشم دي سما جفانا دي قلبو دمك دي كوت كونكشن خدا حافظ ماڵاوە